بەڕێزان بەردەوامی گفتوگۆ دەکەین لەبارەی ڕەوش عێراق لە چوارچەوەی گۆڕانکاریەکانی ناوچەکەدا بەکوێ دەگا. ئایا عێراق دەتوانێت خۆی بە دوور بگرێ لەو ڕووداوانەی لە ناوچەکە ڕوودەدا، یانیکەم بتوانێت خۆی بپارێزێت لە هێرش و شەڕ و گۆڕەشەی کە دەکرێتە سەری لەلایەن هەندێک لە گروپە تیرۆریستیەکانەوە، لەلایەن هەندێک لەو گروپانەوە کە لە سووریا بەم دواییە هێزیان گردۆتە دەست. عێراق دەتوانێت چی بکە؟ گفتوگوێم پرس و باس بابەتاکەین لەگەڵ ڕێز لەتیف خوێندکاری ماستەر لە سیاسەتی نێودوڵەتی لە بەلژیکەوە لەگەڵمانە. ڕێز سڵاو لێ بێم، کاتت باش. کاگران کۆ سڵاو لێ بێم، کاتی تۆش باش. سپاس دەکەم. ڕێز خوێندنەوە چییە بۆ ئەو ڕووداوانەی لە ناوچەکە ڕوودەدەن؟ پێت دوایە عێراق دەتوانێت خۆی بە دوور بگرێ لەو هەڕەشە و گوڕەشانەی کە دەکرێتە سەری؟ زانی وەکو خۆ بە دوورگرتن ئەویان زۆر گرانە، بەڵام ئەوەی کە خۆی لەم ڕەوشە ڕزگار بکات ئەویان ئەکرێت، ئەتوانێت سیاسەتێکی باش پەیڕۆ بکات و لەم دۆخە ڕزگاری بێ. بەڵام خۆ بە دوورگرتن ڕاستی کار لەوەیان نەماوە کە عێراق بڵێ خۆی بە دوور بگرێ لە ڕەوشەکە، چونکە تۆ لە چەند لایەکەوە لەسەر دەرگەی ماڵی تۆ، ینی خۆت لە چی بە دوورەگری؟ لە سووریا، لە تورکیا، لە ئێران، لە ئەمریکا، لە کامیان خۆت بە دوورەگری؟ لە سعودیا ئێستا ئەویش بەشێکە لە یاریەکە. یعنی بۆیە خۆ بە دوورگرتن لە دۆخێکی وەها زۆر گرانە، بەڵام ئەتوانێت خۆی ڕزگار بکات. چارەسەری خۆ ڕزگارکردنیش تۆ ئاگادار بی ئیمڕۆکە ئەو ئیتلاف دەوڵەت ناین، ئەوەی چوارچێوەی بەڕێوەبەری دنی دەوڵەت کۆبوونەوەیان هێست بینیش چوارچێوەی هەماهەنگیە، هەروەها پەرلەمانیش کۆبوونەوەی هەیە. لەم کۆبوونەوانە ئەوەی کە زۆر گرنگە تۆ چۆن نتوانی کۆمەڵێ پرسێ یەکلایی بکەیتەوە. گرنگترینیشیان لە سەروی هەر هەمویانەوە پرسی سەرۆگۆزیرانی عێراق. ینی تۆ ئەگەر بتوانانی پرسی سەرۆگۆزیرانی عێراق بەلایەکە ببەی، بە ئاکارێکە ببەی کە نەبێتە هۆی شەڕی زیاتر لە ناوچەکەیە، لە ناو وڵاتی تۆیە، ئەو کاتاتوانی خۆ ڕزگار بکەی لەم دۆخە. لە پاڵ پرسی سەرۆگۆزیرانە پرسی سەرۆک کۆماریشەیە کە پێویستە ئەویشیان یەکلایی بکرێتەوە تاوەکو بتوانی قۆناغێکە دەربازی پرسی سەرۆکۆزیران. باشە ڕێز، بینیمان لە دوای 7 ئۆکتۆبەرەوە بێگومانێکێک لە وڵاتانەی کە وا وێنا دەکرا کە تووشی شەڕەکە دەبێت دەگلێت لە شەڕەکەوە عێراق بوو، بەڵام بینیمان ینی سوودانی هەموو شایدی بۆ دەدەن کە توانی جۆرێک لە باڵانس ڕابگرێت لە نێوان ئێران و ئەمریکا و وڵاتانی خەلیج و تەنانەت لۆبیەکانیشی کە کردی لە ڕێگەی ئەمریکا و وای کرد کە ئیسرائیل ڕابگرێت لەوەی کە هێرش بکاتە سەر عێراق. ینی پێدوان نییە، زەحمەت نییە گەربیانەوێ ئەتوانن عێراق خۆی بە دوور بگرێت لەو ڕووداوانەی ڕوو ئەدەن، یانیلانی کام وڵاتەکە پارێزراو بکە، ئێستقراری بکە لە ڕووی ئەمنیەوە. ڕاستی وایە ئەوەی تۆ ئەڵێ بەو شێوەیە بزەبێت سوودانی بەجددی لەو باڵانسگرتنەیە کارێکی زۆر باشی کرد. ینی توانیتی هەرەکەم لە کاتێک کە ئیسرائیل بە ئاشکرا هەڕەشەیە کرد لە قۆناغێکە پێش شەڕی 12 ڕۆژە باشکرا هەڕەشی لە عێراق کرد. ئەوت دوای سووریا و لوبنان نۆرەی گروپە چەکدارەکانی عێراقە، بەڵام کە تۆ هێرش لە شەڕی 12 ڕۆژە ڕوویدا و هێرش نەکرایە سەر عێراق، کەواتە سەرۆگۆزیران لەو کاتەیە سەرکەوتوو بۆ لەوەی کە باڵانسێک ڕابگرێت. بەڵام ئەزانی کێشەکە لە هەمان کاتە چییە؟ باڵانس ڕاگرتنەکە لە ڕێگەی دواخستنی پرسەکەەوە بۆ نەوەک لە ڕێگەی چارەسەرکردنی پرسەکەەوە. ئێمە کێشەی هەرسەرەکی لە عێراق ئێستاکە ئەوەیە کە پرسەکە تا ئێستا دواخرابوو، ئێستاکە مەجای دواخستنی تیان نەماوەتەوە. تۆ ناتوانانی چیزی تر لەم شەڕە ڕابکەیت، پێویستە چارەسەریەکی بۆ بدۆزیتەوە. چارەسەریەکەش دوای هەڵبژاردن کە چوارچێوەی هەماهەنگی پاشەوەی کە بۆ سوودانی هەتا ڤیتۆ خراپوە سەری لەلایەن هەندێک ئەندامانی چوارچێوەی هەماهەنگیەوە، دوای ئەوە هاتن مالیکیان هەڵبژاردەوە کە ئەکرا کاندیدێکی باش بووە، بەڵام لەولاوە ترامپ هات و ڤیتۆی خستە سەر مالیکی کە بۆ خۆی ئەمە زۆر کێشەکەی قوڵتە کردەوە. ئێستاکە تۆ لە ناو عێراقا مالیکی نازانێت چۆن دەرباز بێبێ ئەوەی کە کاریگەری لەسەر ڕەوشی ناو حیزبەکەی و ڕەوشی ناوی هاوپەیمانیەکەی هەبێت لەلایەکەوە، چوارچێوەی هەماهەنگیش نازانێت چۆن لەم ڕەوشە خۆی دەرباز بکە. یعنی تۆ چۆن دەی کاندیدێکی تر بۆ جێگرەوەی مالیکیە تۆ یا نەشیکەیت؟ ئایا تۆ ئەتوانی شاری ئەمریکا بکەی لەم دۆخەیە کە ئەوەشیان شتێکی مەحاڵە؟ بۆیە ینی
مەسەلەکە ئەوەیە سوودانی ڕاستە سەرکەوتوو بوو لە باڵانسکردنیا بەڵام سوودانی دوای خست مەست نەوەکەوەی کە چارەسەرێکی ئێستاکە عێراق گەیشتۆتە ئاست شوێنێک گەیشتۆتە یەکتر بڕێک کە پێویستە مەرجە لەسەری چارەسەریەکی تەواوەتی بۆ ئەم پرسە بدۆزێتەوە کە تۆ ناتوانیت سەداسەد خۆت لە ئێران داببڕی وەکو عێراق چونکە ئێران چێ وەکو ناوچە کوردیەکان هەرێمی کوردستان تێکەڵیەکی زۆر لەگەڵ ئێرانە هەیە چێ وەکو ناوچە شیعەکان تێکەڵێکی زۆر زۆر لەگەڵ ئێرانە هەیە کەواتە تۆ دابڕینت لە ڕوانگەی کللتوری و کۆمەڵایەتیەوە مەحاڵە لە ڕوانگەی سیاسیشەوە کە تۆ هاوسێتە یەکی لە هەر سنوورە درێژەکانی عێراق لەگەڵ ئێرانە ناتوانانی لە ڕوانگەی سیاسیشەوە خۆتی لێدا بڕی بۆیە ناشتوانی خۆل لە ئەمریکا داببڕی چونکە ئەمریکا ئێستاکە وەک چەند ڕۆژێ لە داڤۆس هەفتەیەک لەمە و پێش وەزیری دەرەوەی بورە وەزیری سەرۆکوەزیرانی کەنەدا باسی کرد کە ئەو سیستەمە جیهانیە سیستەمی بەڕێوەبردننی جیهانی گۆڕانکاری بەسەرا هاتووە کە ئەڵێ ئەم سیستەمە گۆڕانکاری بەسەرا هاتووە لە چێوە بۆچی چووە ئێمە سیستەمێکمان هەبوو کە بەپێی کۆمەڵێک قوانین و بەپێی کۆمەڵی یاساوانە ئەڕۆژ بەڕێوە ئەو سیستەمە بوو کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە هەتا ماوەی جەنگی ساردیش هەتا ئاهات زیاتر دایانەکوتیەوە کە باشتر ببێت نێتەوە یەکگرتوەکانی تیا دروست بوو کۆمەڵێ دام و دەستگای نێودەوڵەتی ئەو هاوشێوەی تیا دروست بوو کە کۆمەڵی یاسا و ڕێسان بۆ تێڕوانینی جیهانی بۆی سیاسەتی جیهانی دانابوو ئێستاکە سەرۆکێک هاتوۆتە سەر حکوم لە ئەمریکا کاڵێ ئەو سیستەمە بەسەر چوو کاتی ڕۆیشتووە سەرۆکێکی تر لە چینەوە هاتوۆتە سەر حکوم کاڵێ ئێمە ئامانەوێت لەو سیستەمەیە زۆر زۆر لەوە زیاتر بین کە هەبووینە لە پێشترا بۆیە یا سیستەمەکە گۆڕین یاوەکو ئێمە جێ ئەمریکا ئاگرینەوە لەبەرەوە سیستەمەکە ناتوانێت خۆی ڕابگرێت ناچار هەڵەوەشێتەوە سیستەمێکی دیکە جێگرێتەوە وەکو سەرۆکوەزیرانی کەنەداش باسی کرد ئەو سیستەمەی کە جێ گرتوێتەوە سیستەمێکە زۆر هاوشێوەیە لەگەڵ ئەوەی کە لە سەردەمی کۆڵەنایزیشنە هەمان بوو کە چۆن بەریتانیا نیوەی جیهانی داگیر کرد بوو چۆن هۆڵەندا لە وڵاتێکی زۆر زۆر بچووکەوە ڕۆیشت لایەکی ئاسیای داگیر کرده بوو چۆن پرتوگال کە هەر وڵاتێکی زۆر زۆر بچووکە بەڵام تا ئێستاکەش هەژمونی بەسەر بەشێکی ئەفریقا و بەسەر ئەمریکای باشوورە هەرماوە یعنی خەریکە ئاگەڕینەوە سەر ئەو سیستەمێکی هاوشێوەی ئەو سیستەمە کە ئیتر تۆ چەند وەکو ئیمپراتۆریەت وان تەواوی جیهان کۆنتترۆڵەکەن لەلایەکەوە یەکەتی ئەوروپات هەیە لەلایەکەوە ئەمریکات هەیە لەلایەکەوە رووسیات هەیە لەلایەکەوە چینت هەیە هندستانیش تا ڕادەیەک ئەمانە ئەیانەوێت تا پێیانەکرێت ئەوەی کە لە جیهانە هەیە کۆنتترۆڵیکەن و قۆرخیکەن باشە ڕێز لە چوارچێوەم گۆڕانکاری سیستەمی جیهانیدا ینی دەمێ بێمەوە سەر باسی عراق ئێستا ئەمریکا جاران سەرگۆزیرانێکی دەویست لانی کەم تەواو هەڵقوڵاوی نێوماڵی ئێرانی نەبێ لانی کەم دۆستی ئەوانیش بێ بەڵام ئێستا وا دەردەکەوێ یعنی لە چوارچێوەم گۆڕانکاریانەدا ئەمریکا دەیەوێ ینی پێی ئەم سەرگۆزیرانە یاخود دەستی ئەم سەرگۆزیرانە لە ئێران دوور بخاتەوە ینی ئەوە نەماوە دۆستایەتیم بکە ئێستا دەڵێ ینی یا دۆستمی یا دوژمن نەک ئەوەی شتێک لەم نێوەندەدا هەبێ پێدوانی ئەمە ئەرکی سەرگۆزیرانی ئایندەی عێراق قورس دەکا کە ئەمریکا لێ قوبوڵ ناکات دۆستایەتی لەگەڵ ئێراندا هەبێ نە بە دڵنیاییە وایە چونکە ئەزانی سێکە ئەو تێڕوانینی ئەمریکا بۆ ئێرانیش زۆر زۆر گۆڕانی بەسەرا هاتووە تاوەکو ئەم خولی دووەمی ترامپ تێڕوانینی ئەمریکا بۆ دوو وڵات لە تەواوی جیهانە زۆر زۆر گرنگە کە ئێمە خوێندنەوەی بۆکەین یەکەمیان کۆریای باشوورە کۆریای باکوورە ببوورە دووەمیان ئێرانە کۆریای باکوور چەکی نەوەوی چەکی ئەتۆمی بەدەست هێناوە کە تۆ سەیرەکەی ئەڵێ من ناتوانم ئەو باسانی لەگەڵ ئەمەیانە ڕێککەوتن بکەم ناتوانم ئەو باسانی ئەمەیان بێنمە سەرخەت بەڵام کێ هەیە کە ئەتوانێت بێنێتە سەرخەت و هێشتاکە چەکی ئەتۆمی تا لەناو کەوانەیەکە هێشتاکە بەدەستی نەهێناوە ئێرانە بۆیە تۆ پێش ئەوەی کە بڕات بەلای کۆریای باکوورە کە ئەوەش 100% ئەگەر مەسەلەی ئێران چارەسەر دوا بە دوای ئەوە کۆریای باکوور دێتەوە سەرباز
ئێستاکە ئەوێ مەسەلەی ئێران یەکلایی کاتەوە بە هەموو شێوەیە کۆتایی پێبێنێت دڵنیا بێتەوە کە بلۆکی ئەوەی کە ئێران خەریک بوو بنیاتیانە لە ڕۆژڵاتی ناوڕاستە کۆتایی دێت هەژمونگەرایی رووسیا و چین لە ڕێگەی ئێرانەوە کۆتایی دێت لە هەرێمەکەیە هەروەها لە ئێرانیشا دەسەڵاتێکی وا لەسەر حکومە بێ بەلایەوە گرنگ نییە کە کوڕیشا بێت یا هەر کەسێکی بێت ئەسڵەن زۆر ئاسایە خامنەیش بێڵێتەوە بەڵام خامنەیەک بێت کە ئەمریکا بەدڵێتی خامنەیەک بێت کە چەکی ئەتۆمی نیە خامنەیەک بێت کە ئەو کۆمەڵە موشەکەی نییە خامنەیەک بێت کە ئەو هەژمونگەرایی بەسەر وڵاتانی چواردەوریانە هەر بۆیە لە مەسلەی عێراقیشا بە هەمان شێوە تۆ بێبیری لێ بکەیتەوە کە ئەو ئەڵێ نابێ هەژمونگەرایی ئێران بمێنێت کەواتە نابێ هەژمونگەرایی ئێران لە عێراقیش بمێنێ ئەسڵەن بگرە پێشخواستێک بۆی کە هەژمونگەرایی ئێران لە ئێرانە نەمێنێ ئەوەیە کە هەژمونگەرایی ئێران لە عێراقا نەمێنێت کەواتە پێش ئەوەی کە ئەو دانوستانی لەگەڵ ئێرانی ئێستاکە بۆنە لە عەمان کۆتاگەڕی کۆبوونەوەکان بوو پێش ئەوەی ئەو دانوستانانەش کۆتایی پێدا لە عێراق کۆتایی بەەوە پرسە بێت ڕێز دواپرسیارم ڕەوشی کورد چۆنە لە چوارچێوەیەم گۆڕانکاریانەدا ڕەوشی کورد چۆن دەبینی وەکو خوێندکارێک بە تایبەتەوە لە دەرەوەن بەر خوێندکاری وڵاتانی دیکەش دەکەون کاک ڕانکۆ زۆر ڕاستگۆ بین ڕەوشی کورد لە ئەم سە ساڵی ڕابردووە بەڕاستی بە گۆڕانکاری زۆر گەورەیە ڕۆشتووە تۆ لە زۆر دوور مەڕۆ ئێستاکاڵن لە فیلەکانی ئەپستینی شاکە بۆتە سەر باسی هەموو دنیا لەوێشە باسی کورتکراوە کە ئاڵێ زۆر نزیکە لەوەی کە وڵاتێکجا قەوارەیەکی خۆیان هەبێت خۆشبەختانە بە باشە ناومان هاتووە لە فیلە ڕەشەکانە هیچ کوردێکی تێدا نییە وەمای خۆشحاڵێ وەڵا لە چوار شوێنە باسی کۆمەڵی کەسایەتی کوردیش کراوە بە باشە باسییان کراوە کە جێی خۆشحاڵیە ئەمە تۆ لە فیلێکی ئاوها خێراپە دێت باسی بە باشە باسەکەین بەڵێ بەڵام ئەوەی کە من بەلامەوە گرنگە لێرەیە باسی بکەم بە پێی ڕێکەوتنی مۆنتۆنیگرۆ بۆ هەبوونی دەوڵات بۆ هەبوونی وڵات تۆ کۆمەڵێ داواکاری پێویستە یەکێ لەوانە هەبوونی ئەو خەڵکەکەیە خەڵکی ئەو وڵاتە نەوەک نەتەوەیەک تەنیا سەر بە کورد بێ بەڵام نەتەوەیەکی خەڵکێکی یەکگرتوو کە لەسەر ئەو خاکە بێت دووەمیان خاکەکەیە هەبوونی خاکە سێمیان هەبوونی توانای بەرگریکردنە لەخۆ هەبوونی توانای ئەنجامدانی پەیوەندیە هەبوونی حکوومەتێکە کە بتوانێت ئەو ناوچەیە بەڕێوە بێت ئەزانی ئێمە لە چیمان کەمە ئێستاکە لە بینی هەر چوار بەشی کوردستان ئاڵم نەوە تەنیا بۆ نمونە هەرێمی کوردستانیا تەنیا ڕۆژئاوای کوردستان تەنیا لە حکوومەتێکی یەکگرتومان کەمە ئێمە تا ئێستاکە لە بۆ نزیکەی 50 ساڵە هەر حیزبێک لە لای خۆیەوە بانگەشەیەوە کاڵێ من یەکەتی نەتەوەیی پێکەێنم دیانی لەگەڵ بەشێکی زۆر لەو حیزبانە شاتێکەڵیم هەبوو چ بە ڕێگەی ئەو خێزانەوە بێکەلەوە هاتوون چ لە ڕێگەی ئەو خۆشمەوە بۆ بێکە لە ناو پیشەکەیا بوومە بەڵام حیزبێکیانە کە بانگەشی یەکەتی نەتەوەیی نەکرد بێت کەچی هەمووشیان کە دێتە سەر ئەوەی کێ ببێتە بەڕێوبەری یەکەتی نەتەوەی کێشیان هەیە هەموو یەوێت خۆی بەڕێوبەری بێت بیر لەوە ناکەنەوە کە ئێمە باسی یەکەتی نەتەوەی کورد ئاکەین نەوەک یەکەتی نەتەوەی حیزب هەر بۆیە کورد لەم دۆخەیە لەم گۆڕانکاریانەیە کە ڕووەدا لە نێوان دووڕێیانێکە یا ئەوە تا تۆ ئەوەی کە لە بەجددی ژیانی من حەزم بۆ هینە نییە کە یا ڕەشە یا سپیە بەڵام خەریکە ئەگاتە ئەوە لەگەڵ کووردا یا ئەوە تا ڕەشە یا ئەوە تا سپیە یا ئەوە تا تۆ ئەوەی کە لە 30 ساڵی ڕابردووە لە باشووری کوردستان دوای لە ڕۆژاوای کوردستانیش بەدەستێنەوە ئەوەش ئەچێت یا ئەوە تا تۆ یەکگرتوویەک هەیە کە ئیستاکە خەڵک یەکجار بە هەموو حیزبەکانی وتکە لە سلێمانیەوە خەڵک بە هەموو حیزبەکانی وتی یەکە بن باشە یەک نابن ئێوەمان ناوێ بە ملیۆنان خەڵک لەسەر شەقام بوونەوە چەند ڕۆژە سپاس دەکەم ڕێز جا بۆیە کورد ئێستاکە یا ئەوە تا ئەتوانێت ببێتە خاوەن قاوارەیەکی خۆی لە ئاسایش ئەنجومەنی ئاسایشە خۆی دەنگی خۆی بێنەوە سووریەک و تورکێک و عەرەبێک یا فارسێک یا ئەوە تایترەوەی کاشی بۆ لە دەستێدا سپاس دەکەم ڕێز لەتیف خوێندکاری ماستەر لە سیاسەتی نێودەوڵەتی لە بەلژیکەوە لەگەڵم بووی سپاس بۆ خوێندنەوەکانت